بەختیار عەلی ناوی هەرە دیار و ناسراوی نێو کایی داهێنانی ئەدەبیات و ڕۆمانی کوردیە. لە دیدارێکی تایبەت و فرەلایەندا لەگەڵ بەختیار عەلی باس لە بابەتی وەرگێڕانی بەرهەمەکانی بۆ زمانەکانی ئەڵەمانی، ئینگلیزی و ئیتالی دەکەین. بڵاوبوونەوەی بەرهەمەکانی ئەو نووسەرە لە ئەوروپا بە دوایدا بڵاوبوونەوەی چەندین نووسینی گرنگ لە میدیا گەورە و ناسراوەکاندا سەبارەت بۆ ڕۆمانانە و دواتریش وەرگرتنی خەڵاتی نیلی زاکس پەڕینەوەیەکی گەورەی بەرهەم و ناوی ئەم نووسەرەن بۆ دنیای دەرەوەی خۆمان. لەم دیدارە درێژ و فرەلایەنەدا خەڵاتی نیلی زاکس ئەدەبیات بەگشتی ڕۆمانەکانی نووسەر خۆی بە تایبەتی ڕۆمانی کەشتی فریشتەکان، دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ڕەوشی کورد لە بەشە جیاوازەکانی کوردستان و عێراق، دین و ناسیۆنالیزم، هەروەها کۆمەڵێ تەوەری دیکە بابەتەکانی قسە و گفتوگۆ دەبن. لەگەڵ بەختیار عەلیدا ئەم دیدارەمان لە شاری کۆڵنی ئەڵمانیا ساز کرد. شاری کۆڵن کە ساڵانێکی زۆرە شوێنی نیشتە جێبوونی ئەم نووسەرەیە. کاک بەختیار، سەڵاو لێبێ، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سوپاس بۆ ئەم دانیشتنە. دوای دیدارمان سەبارەت بە کەشتی فریشتەکان بەشی یەک، کەشتی فریشتەکان بەشی دوو، دیارە هەردوو دیدارەکە بڵاو نەکراونەتەوە بۆ ئەرشیف وەختی خۆی قسەمان لێ کرد. بەر لەوەی بچینە سەر باسی بەشی سێیەمی کەشتی فریشتەکان کە من لە خوێنەوەیە زۆر چێژم لێ وەرگرت، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بەرهەمە جوانە. پێویستە لە سەرەتای قسەکانمانە باس لە پەڕینەوەی ئەدەبیاتی تۆ بکەین بەرەو دنیای ئەوروپا. دوای نزیکەی 20 ساڵێک ژیان لە ئەوروپا، نزیکەی 2 ساڵ لەمەوبەر یەکەمین بەرهەمی ئێوە، دوهەمین هەنار کە ناونیشانە ئۆرجیناڵەکەی دوهەمین هەناری دنیاە دەکرێت بە ئەڵمانی و لە بڵاوبوونەوە و لە دوای بڵاوبوونەوەی ئەم بەرهەمەیە دەنگدانەوەیەکی زۆر، کۆمەڵی وتاری زۆر جوانی لەسرە نووسرێ لە میدیا گرنگەکانی ئەوروپا بە تایبەتیش ئەڵمانی زمان. ڕەخنەگری ناسرا و پرسیاری ئەوەکە دوای ئەو هەموو ساڵە نووسەرێک لە تەنیشمانەوە ژیا بۆ نەمان ناسی نووسەرێک بەم شێوەیە. بۆ خۆت چ تەجروبەیەکە؟ چۆن باس لەم پەڕینەوەیەکەی بەرەو دنیای ئەوروپا بە تایبەتیش دنیای ئەڵمانی زمان؟ دیارە کاک سیرۆن، بە بڕای من ئەدەبیاتی کوردی هەتا پێش منیش، پێش ئیشەکانی من، ئەو توانا و پۆتێنسیالەتی تایە و گەرانی تایە لە ناوەوە کە بتوانێ بپەڕێتەوە و بێتە ئەدەبێکی جیهانی. یعنی لە ئێمە لە ئەگەر تەماشا بکەی لە ئەحمەدی خانیەوە چەند خاڵێکی زۆر گرنگ و وێزگەی زۆر ئەساسیمان هەیە لە ئەدەبیاتی کوردیە کە هەمان کاتە ئەم نووسەرانە لە ئاستێکان کە ئەشێ بتوانین پێشکەش بە ئەدەبی جیهانی بکەین و وەکو دەنجی کوردی، بەڵام هەڵگری ڕەهەندێکی یونیڤەرساڵ و گەردوونی بە دەروایان بناسیێنین. تر لە ئەحمەدی خانیەوە بگرێت هایەتە سەر مەحوی، تەسەر گۆرانی، تەسەر شێرکۆ بێکاسەی، چەند وێزگەیەکی زۆر گرنگمان هەیە لە ئەدەبیاتی خۆمانە، بەڵام لەگەڵەوە شایمە نەمانتوانیوە تا ڕادەیەکی زۆر ئەدەبیاتی خۆمان بە دنیای دەرەوە بناسیێنین. سوالەکە ئەوەیە بۆچی ئەدەبیاتی ئێمە زۆر درەنگ ئەگاتە دەرەوانێ، بۆ تا ئێستا زۆر ناو بەرهەمی گرنگ هەیە لە ئەدەبیاتی ئێمە نەچۆتە دەرەوە، نەناسراوە، نەخوێنراوەتەوانێ نییە، کە ئەشیا هەمان شانسیە بۆیە کە بۆ نمونە ئەدەبیاتی فارسیە هەندێک لە ئەدەبیاتی عەرەبی و تورکی هەیەە لە ئەوروپایە، چونکە ڕەنگە لە ئاستا لە هەمان ئاستا بن، ئەگەر کەمتر، ئەگەر زیاتر نەبن کەمتر نین بێگومانە.
سببی ڕئیسی بە بڕوای من نەبوونی تەرجەمەیەت ئێمە متەرجممان یە کوردیچێکە لەو میلەتانی کە زمانزانی زۆر کەمە زمانزان ئەو زمانزانانی هەمانە ڕەنگە زمانزانینیان تا ئەو شوێنە بێکە بتوانن تێکستێک بۆ نمونە لە ئەڵمانیەوە بکەنە کوردی بەڵام وەرجێڕانی تێکستێک لە کوردیەوە بەرەو ئەڵمانی پرۆسێکی سەختترە پێویستی بە شارەزاییەکی قوڵتر هەیە لە بواری ئەدەبیاتە پێویستی بە زانینێکی باشتری ئەدەبیاتی ئەو زمانە هەیە کە تۆ تەرجەمەی بۆکەیتە لێرەوە پرۆسەکە تا ئەندازێکی زۆر دواکەوتووە پرسیارەکەی بۆچی ئینسانی کورد ئەوها درەنگ فێری زمانە بێ یا قدرەتمان لەسەر فێربوونی زمان کەمە ئەمایان پرسیارێکە بەڕاستی ڕەنگە پێویستی بە لێکۆڵینەوە و تێڕوانینی تایبەتی و دراساتی زۆر تایبەتی هەبێ لەسەری بەڵام گرنگەوەی ئێستا بۆ نمونە لەس بۆ زۆر زمان مەسە من دە چەند ساڵی ئەخیرە چەندین پێشنیارم بۆ هاتۆ چەندین عقد هاتۆ کە بتوانین بۆی بۆ سویدی تەرجەمە بکەین بۆ ئیسپانی بۆ دانیمارچی بۆ ڕووسی بەڵام ئەو نەمانتوانیوە و وەختانە مۆر بکەین لەبەری متەرجیم نییە لە ڕاستیە ئەمە دوای دەرچوونی دوامین هەناری دنیا لەم چەندین پێشنیاری بڵاوکردنەوەی ڕۆمانەکە بۆ زمانی تر هاتە پێشێ بەڵام بە حکمی نەبوونی وەرجێڕ ئێمە ناتوانین ئەدەبیاتی خۆمان بگەینە دنیاوە ناتوانین بیناسیێنین نییە و ئەمە کێشەیەکی گەورەیە ئەگەر ئێمە نەتوانین متەرجیممان نەبێ بتوانێت زمانی کوردیەوەوانە تەرجەمە بکە بۆ زمانەکانی تر ناتوانین ئەدەبیاتی خۆمان بە دنیا بناسیێنین بە بڕای من ڕیشەیەکی ئەم تەرجەمەکردنەش ڕەنگە تا ئەندازێکی زۆر ڕیشەیەکی سایکۆلۆجی بێت وەک تەماشاکەیت ئینسانی کورد بە درێژایی مێژوو لە ڕێگایی ئەو مێژۆ دوور و درێژەوە لە داگیرکردن هەستێکی قوڵی بە خۆ بە بچووک بینین تایە تا ئێستا بە ئینسانی کورد لەو بڕواایە نییە کە ئەشێ ئەدەبی کوردی یا خۆی خاوەنی تێکستێک بێ لە دەرەوە لە ئاستی جیهانیا بناسرێن لێ بخوێنرێتەوەوانێ نیە ئەمە نەتیجەیەکی سروشتی ئەو هەموو ساڵە دوور و درێژەی ژێردەستەییە کە مرۆڤی کورد ناتوانێت بە بڕاوە بە سیقەوە تەماشای ئیکاری خۆی بکە تەماشای بەرهەمی خۆی بکە و لە ئاستێکا ببینێ کە ئاستی ئەدەبیاتی جیهانیە ئەم گرێ خۆ بە بچووکزارینە واکە تۆ بڕات بە خۆت نەبێ و کار نەکەی بۆ تەرجەمەکردنی تێکست چونچێ تەرجەمەکردن واتە تۆ بڕات بە هێزی ئیبداعی خۆتە واتە ئایمانت بۆیە کە ئەم تێکستە شایانی ئەوەیە لە ناو زمانەکانی تریشا بخوێنرێتەوانی نییە بۆیە ئەم حاڵەتە زۆر حاڵەتێکی پەیوەندیکی قوری بە سایکۆلۆجێتی مرۆڤی کوردیش خۆیەوەوانی وەکو مرۆڤێک کە تا ئێستا زۆر بچووک تەماشای خۆیەکە وە چینەیەکی تایبەتی هەیە بەرامبەر بەخۆی و ڕقی ئینسانی کورد لە خۆی تا ئەندازێکی زۆر بە هەمان ئەندازێ ڕقی دوشمنەکانێتی بەرامبەریە چەندە دوشمنەکان هەوڵەیە نییە ئەم مرۆڤە خۆی بچووک ببینێ لە ڕاستیە پرۆسەیەکی ناوەچی و سایکۆلۆژی شێ لە ناو مرۆڤی کووردا کە بەردەوام وایلیەکە پاڵی پێوانێنێ خۆی بچوو ببینێ ئەوەشی کە بەرهەمێت لەم کولتورە لە ئاستێکی باڵا بچووکی بکاتەوەوانە بۆی بیخاتەوە هەمانەوە ئاستی لەگەڵ ئەو گری خۆ بە بچووکزانی نابگونجی ئەمە جگەلەوەی کاک سیروان غەربیش خۆی کێشەی ینی کێشەکە هەر ئەمە نییە با بڵین کە ئێمەی کورد یا ئێمەی خۆر هەڵاتی ناتوانین بەرهەمەکانمان نییە بە غەرب ناسین خۆراواش خۆتە بینی ئێستا شەپۆلێکی زۆر گەورەی ڕاستڕە و ڕاسیستی هەیە لە ئەوروپاکە هەمووی کاریگەریی زۆر ڕاستە و خۆی هەیە لەسەر پرۆسی تەرجەمەکردن و ناساندنی ئەدەبیاتی میلەتەکانی تر هەتا لیبراڵەکان هەتا خەڵکی لیبرال لە ئەوروپا تا ئەندازێکی زۆر جیرۆدەن بەدەست نەخۆشی سنتەریزمی ئەوروپیەوە و تەنیا ئەو بەرهەمانەوە بەرهەمەزانن یا ئیشانە بە ئیشەزانن کە لە ڕاستیە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەڕێتەوە بۆ ناو کولتوری ئەوروپی و پەیوەندی بە کولتوری ئەوروپیەوە هەیە ئەمە کێشەیەکی زۆر خەتەرناکە ئەمە جگەلەوەی تێنەگەیشتن هەیە لە ینی من لە ماوەی دوور درێژی ئەو فترەی کە ئەو کۆڕ و چالاکیانەمە کرد لە ئەوروپا شتێک کە زۆر سەرنجی منی ڕاکێشە نەبوونی زانیاریە یعنی ئێمە چەندە زانیاریمان کەمە لە خۆر هەڵاتە لەسەر خۆرەوە کە زانیاریەکانیان زۆر مەحدود و زۆر جار هەڵەیە کەەوەی لەسەر ئەوروپا باوە لە ناو کۆمەڵگا شەرقیەکانە بە هەمان شێوە زانیاری لەسەر کۆمەڵگا شەرقیەکان لێرە زۆر هەڵەیە و ئەگەر هەبێت ئەگەر زانیاریەک هەبێت یا خوێندنەوەیەک هەبێت بۆ تێکستەکان ئەو خوێندنەوەی زیاتر خوێندنەوەیکی هوەری و ئەدەبینی بەڵکو خوێندنەوەیکی ئەنسرۆپۆلۆژیە زیاتر محاولەیە بۆ خوێن تێگەیشتن لە کولتور لە عەقلیەت لە مۆراڵی ئەو ناوچەیە نەک لە ئەدەبیاتی ئەو ناوچیوە ئەسەیریم تێکستانە ناکرێت وەکو تێکستی ئەدەبی هوەری سەر بەکایی ئەدەب و هوەر بەڵکو وەکو دۆکۆمنتێکی ئەنسرۆپۆلۆژی بۆ خوێندنەوەی عەقلیەتی ئینسانی ئەوێ هەڵبەتە ئەوە بەشێک بوو لە پرسیارەکانی من بەڕاستی
پاش بڵاوبوونەوەی ڕۆمانەکانت بە زمانی ئەڵمانی لە دەیان شار لە دەیان ناوەندی ئەکادیمی و هوەری و ئەدەبی جیاواز ئێوە کۆرتان ساز کردووە بۆ ڕۆمانەکان خەڵکێکی زۆر خەڵکێکی جۆرا و جۆر هاتووە لە بەرلینەوە بۆ زیورخ لە لایپزیگەوە بۆ کۆڵن لە ڤیەن ناوە بۆ فرانکفۆرت کۆمەڵێ ناوەندی زۆر گرنگ کۆمەڵێ کۆڕی زۆر گرنگ کە بەشێکیان زۆر کەمیان من خۆشم ئامادە بوومە وەڵامی بەشێک لە پرسیارەکەت داوەتەوە حەزمە کرد ئەگەر بە شێوەیەکی زۆر کورتیش بێ باسی ئەو ئەزمونە بکەی جگە لە ڕۆمانەکان ئەوان لە چۆوە ڕۆژهەڵات ئەبینن هەڵبەت عەقڵی ئەوروپی تێڕوانینی ئەوروپی لەسەر خۆرهەڵات وێنەیەکی تایبەتی هەیە و بەردەوام بە دوای ئەم وێنەیە ئاگەڕێت بیدۆزێتەوە جارێکی تر بۆ نمونە تا ئێستا ئەدەبیاتی خۆرهەڵاتی لە چوارچێوەی هەزار شەو یەک شەوە تەماشاکەن و هەر وەختێک کە باس لە ئەدەبیاتی خۆرهەڵاتی یەکرێت بە جۆرێکی ئۆتۆماتیکیە گەڕێنەوە بۆ سەر تێکستی ئەلف لەیلە و لەیلەوە کە بێگومان گەڕانەوەیکی زۆر پێکەنی ناوی وە کۆمێدیە چونچی ئەدەبیاتی مۆدێرن لە خۆرهەڵاتە بە ئەدەبیاتی عەرەبیشەوە بە ئەدەبیاتی فارسیەوە پەیوەندیەکی ئەو تۆی نەماوە لەگەڵ ئەو توراسە دێرینە ئەوەی کە لای ئەمان بۆ من زۆر جێگای سەرنج بوو یانیەوەی کە سەرنجە زمانی ئەدەبیاتی ئەوروپی تا ئەندازێکی زۆر زمانێکی زۆر عەقلانیە زمانی غەرب بۆتە زمانێکی زۆر زۆر عەقلانی و هەموو شتەکان لە ڕێگەی تەفسیری لۆجیکی و تەفسیری عەقلانیەوانێ بۆ دنیا لێگەدرێتەوەوانێ هەر وەختێ منطق زمانی زاڵە لۆگۆس یانی ئەوەی کە لە فەلسفەی غەربیە کە زۆر تەرکیز یەکرێتە سەر و وەکو دیکتاتۆرێکی ترسناک تەماشاکرێ مرۆڤ لە ژیانی ڕۆژانەوە لەگەڵ کۆنتاکتی کولتوریە لەگەڵ خۆراوە زۆر بە زەقی هەستی پێکا کە عەقلانیەت بە شێوەیەک لە شێوەکان تا ئەندازێکی زۆر سنتەراوە هەموو شتەکان هەر شتێک نەچێتەوە ناو تەفسیری عەقلانیەوە بۆ غەربیان لە چوارچێوەی ئەو منطقات جێگەی نەبێتەوانێت کە غەرب ئیشی پێەکە قبولکردن یا تێگەیشتنیە بێتە کارێکی سەخت ئەمە حاڵەتێکی دوودیوە زۆر جار ئەم کارانە ڕەت دەکرێنەوانێ لەبەرەوەی لەگەڵ عەقڵیەتی غەربیە ئەسڵەن ناگونجێن زۆر جار بە شێوەیەکی ئەکستریم قبوڵەکرێت بۆ لەبەرەوەی بەشێکی شەیە لە غەرب خۆی لەو پرۆسە بە عەقلانیکردن بەردەوامە ئەترسێ و پێویستی بە خاوکردنەوەی ئەو پرۆسەیە لێرەوە هەموو ڕەگەزێکی نامۆ کەیەت تا ئەندازێکی زۆر خاوکەرەوەیە بۆ ئەو پرۆسەیە و بۆ بە حاڵەتێکی ئیجابی تەماشای پۆزیتیڤ تەماشای بوونی ئەو ڕەگەزانەکە بەڵام چێشەکەی من لەگەڵ ئەوەیە کە هەر هیچێ لەم دوانە کە ڕەتی دنیای دەرەوەکە لەبەرەوەی ناچێتە ناو تەفسیرەکانی تێکستەکانمان ڕوانینمان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی لەناو لۆژیکی غەربیە جێگەی نابێتەوە و سەر بە منطق و دنیایەکە کە تا ئەندازێکی زۆر بە پرۆسەی ڕاشونالیزم و عەقلانیەتی غەربیە تێنەپەڕیوەوە ئەم غیابی ئەم پرۆسەیە واکە تا ئەندازێک تێکستەکانی ئێمە جیاواز بێ زمانمان جیاواز بێ هەستکردنمان جیاواز بێ تێڕوانینمان بۆ دیاردەکان جیاواز بێ مشکلەکانمان جیاواز بێ بواکە عالەمێکی تا ئەندازێکی زۆر نامۆ دروست بکە هەر لە حاڵەتی ڕەتکردنەوە لە حاڵەتی قبوڵکردنیشە ڕاستەوخۆ پەیوەندیەکی مباشر لە بینی خوێنەر و تێکستەکە دروست نابێ چونچێ دوو پرۆسەن کە هەردووچیان لە کێشەکانی عەقڵی غەربی خۆیەوە هەڵقوڵاوە لێرەوە ئەم تێکستە تا ئەندازێک بە غەریبی ئەمێنێتەوە لای ئینسانی غەربی و قبولکردن یا ڕەتکردنەوەی زۆر جار قبولکردن و کە لە منطقی غەربیەوە یا ڕەتکردنەوەی کە لە منطقی غەربیەوەیە کاک بەختیار کورد وەکو قوربانیەکی گەورەی دابەشکردن کورد وەکو قوربانیەکی گەورەی سیاسی لە ڕۆژهەڵات ئەوان چۆن بێگومان یەکەم جار نییە بەڵام ئەتوانین بڵین یەکەم جارە نووسەرێکی کورد بەم هێزەوە دێتە ژوورەوە بۆ ناو زمانی ئەڵمانی چۆن تەماشای ئەم حاڵەتەیانە کرد کورد یەکەم جارە لە بری قوربانی لە بری قوربانیەکی سیاسی لە وەکو نووسەرێک وەکو بەخشندەیەکی ئەدەبیات و داهێنان دێتە ناوەوە هیچ ئەڵێن هەتا یان لە دانیشتنە تایبەتیەکانە ئەوانەی کە کتێبەکانیان خوێندۆتەوانێ ینی ئەوانەی کە هەردوو ڕۆمانەکەیان بە تەواوەتی خوێندۆتەوانێ
کە ئەوانی من بینی و من طبعا من لە تۆڵی من لە ئۆدیسا و لە ئۆکرانیا و تاوکو میلان لە ئیتالیا و تاوکو لەندەن من کۆڕم کردو لەو ماوەیە زۆربەی زۆری شارە ئەوروپیەکان گەڕاومە و ئەڵمانی زمانەکان بە تایبەتی لە زۆربەی سنتەرە گرنگ و گەورەکانە لەوێ چالاکیم هەبووە لەو 2 ساڵی دواییە بەس ئەوانەی کتێبەکانیان خوێندێتەوە زۆر سەرسامن بە هەردوو تێکستەکە یانی وە بە هیچێ لە باشترینەوە تێکستانی زان کە خۆیان خوێندویانێتەوە لە ژیانێنەوە من ئەم ڕستێم زۆر چەند جار گوێ لێ بوو لە دەمی ئەوانەوەی کە هەم کۆڕژێر بوون هەم بینەر بوون هەم خوێنەر بوون بەڵام کێشەکە بۆ من مەسەلەی کێشەی کورد بوون چۆن ئەم کێشەیە ئەبینن ئەمە بۆ ئێمە دنیای کورد دنیایەکی غەریبە بۆ ئەوان کێشەی کورد تا ئێستا کێشەیەکی غەریبە ئەزانن میلەتێک هەیە کە میلەتێکی ژێردەستە میلەتێکی قوربانیە بەڵام تەفاسیلی ئەم پرۆسەیە مێژووی ئەم پرۆسەیە بە وردی نازانن چیە و ناتوانن بە ئاسانی شتێ بگەن و بەڕوونکردنەوەشی ئاسان نییە ئەو مێژووی کە لەگە سەرەتای سەدەی بیستایە لەگەڵ سایپسبیکۆوە دابەشکردنی کورد وێرانبوونی ماڵی کورد بۆ کێشەی گەورەی خۆراواییەکان لە تێگەیشتنی کووردە تێنەگەیشتنە لە ململانەی ناوخۆی کورد یعنی ئەوەی کە حاڵەتێکی دەرونی لای من دروستەکە لە کۆڕەکانە بەردەوامی کێشەم هەیە لەگەڵیا وەکو خۆم وەکو کوردی کێشەم هەیە لەگەڵ ئایا من چۆن باسی کورد بکەم سوالەکە ئەساسەن ئاڕاستەکراوە بۆ من وەکو کوردێک زۆر جارەکەم بەرە و دووڕیانەوە ئایا بێ کورد وەکو ئەو وێنە تەقلیدی قوربانی پیشانی خۆراوە بینەوانێک کە هەیە ئێمە بەڕاستی میلەتێکی قوربانی دەستی و ناسیۆنالیسمە دڕندە فاشیستین کە لە خۆرهەڵاتە هەیە زیاد لە سەدەیەکە یاری بە چارە نووسمانەکەوە زیاد لە سەدەیەکە ئێمە بە جۆرێک لە ژێرەکان کۆیلەی ئەو کۆم هەڵگا گەورانین کۆڵگەی ئەو میلەتە گەورانین کە لە خۆرهەڵاتە حاکمن و سەردەستن ئایا ئەم وێنەیە دووبارە بکەینەوانێ بەڵام لەم دی ئەو وێنەیەوە پرسیارێکی ترێتێتە پێشەوانێ ئینسانی کورد کە لە ڕاستیە زۆر تینووی ئازادیە بۆ ناتوانێت کە ئازادی دەستەکەوێت بەکاری بێنێت بۆ کە ئازادی دەستەکەوێت یاتە دەست هێزگەلێک لە باتی لە شێوەی پارتی وێچێتیە بۆ کە هاواری ئازادی لە ناخیایەتی کەچی لەگەڵەوەی ئەم هاوارە لە ناخیایەتی و شەڕی بووەکەوە بەردەوام قوربانی بووە کاتێک کە ئازادی دەستەکەوێت هەمان بە کولتوری کۆیلایەتی بە هەمان ئەقڵێتی کۆیلە و بە هەمان ئەو مۆراڵە ئیشەکەات کە خاوەن کۆیلە لی داواکە هێزی ئازاد بوون لە ناو مرۆڤی کوردیا بۆ هێندە لاوازە یعنی ئەکەویت ئەو پرسیارەوە ئایا لە ڕاستیە من وەڵامی ئەو پرسیارە بەمەوانێک کە کورد بەڵێ قوربانیی مێژووی دەستی داگیرکەرانەیە کورد مرۆڤێکە کە لە ڕاستیە کێشەی هەیە لەگەڵ ئازادیە کێشەی هەیە لەوەی کە هەتا لە حاڵەتێکە کە ئازادی ئەدرێتێ ناتوانێت ئازاد بێ و سڕی ئەم ئازاد نەبوونە چییە هۆکانی چییە چ لە ڕووی مێژوویەوە چ لە ڕووی سایکۆلۆجیەوە چ لە ڕووی ئابوووریەوانێ ئەمانە هەمووی کۆمەڵێک دیاردن پێویستی بە تەفسیرکردن هەیە یعنی کێشەکەی ئێمە تەنیا ئەوە نییە کە ئێمە میلەتێکی داگیرکراوین بەڵکو ئەوەیە کۆیلەتیمان لە ناخی خۆمانە بە جۆرێک لە جۆرەکان دروست کردوتەوانێ نیە واتە لە هەموو دۆخێکە بە دوای حاڵەتێکە ئاگەڕین کە دۆخی کۆیلێتیمان بۆ بەرهەم بهێنێتەوانێ دەقگرتن بە کۆیلێتی بەڵێ دەقگرتن بە سیستمێکی دیاریکراوانێ کە بەردەوام کۆیلێتی بەرهەمەهێنێتەوانێ و نەتوانینی ئەوەی کە مرۆڤێک دروست بێ خاوەنی ئیرادە بێ خاوەنی بڕیاری خۆی بێ خاوەنی ئەقڵێتی تایبەتی خۆی بێ و مەراڵی خۆی دەستنیشانی بکەوە بەرهەمی بهێنێەوە بەردەوام لە مەرجە حکوومەڵایەتی و سیاسەکانەوە وەری نەگرێت بۆچی ئەم مرۆڤە لەدایک نەبووە ئەمایان کێشەیەکی گەورێ بۆ من هەمیشە و پرسیارەوەی وەڵامی کام پرسیاریان بەمەوانێ کورد بە چ بانایەک باس بکەم بۆیە لە ڕاستیە بەردەوام زۆر پێم خۆش نییە کە پچمە ئەو باسەوانێ هەمیشە کۆم ئەو خاڵەوە ئەگەر ڕاستیەکان ناڵێم خۆم تووشی ئازاری وجدانە بم و ئەگەر ئەو لایەنە پشارمەوە کە کێشەی ئینسانی کووردە خۆم تووشی ئازاری وجدانە بم و ئەگەر تەنیا نیوەی وێنەکە بە خوێنەری ئەوروپی بڵێم تا ئەندازەیەک منی شەمانەوە هەڵە بەرامەهێنمەوانێکە لە ڕاستیە لە غەوریبەکان خۆیان تیتیاژی کەواتە هەڵوێستێکی قورسە هەڵوێستێکی زۆر قورسە هەڵوێستێکی زۆر قورسە کەواتە لەو بارەیەوە پرسیار هەڵبەتە هەن بەڵام من ئەگەڕێمەوە بۆ هەر وەکو پرسیارێکیش ئامادەم کردووە ئەگەڕێمەوە بۆ چوونەکەی ئێوە بۆ چوونێکە لە تەجروبەی ئەم 2 ساڵەوە لە تەجروبەی ئەو
وەرجێڕانی ئەو بەرهەمانەوە سەرچاوە ئەگرێ کە ئێوە باسان کرد کورد وەرجێڕینیان وەرجێڕی کەمە بەڵام خۆشببختانە ئەم بەرهەمانەی ئێوە دیارە من وەکو بەش بە حاڵی خۆم دەستخۆشی لە وەرجێڕەکانەکەم بەڕاستی ئەم وەرجێڕەکانی دواهەمین هەنار کاک ڕاوێژ و ئوتاخانم و هەم کاک پێشەوە وەرجێڕی شاری مۆسیقارە سپیەکان لە کۆڕێکە لە شاری کۆڵن لە کتێبخانەیەەکە کە ئێوە ئامادە نەبوون لەسەر دواهەمین هەنار خانمێک کتێبەکەی هەڵەسەنگان باسی زمانی دواهەمین هەناری دەکرد باش لە بیرمە ڕستەیەکی بەکارێنە ئەم زمانێکە ئەم ڕۆمانەی پێنووسراوە زمانێکە زمانی سەردەمی گۆتەیە ئیتر ئەم زمانەمان نەماوە یان کەمتر خەڵکان بەم زمانە بنووسن بەڵام خەڵکێکی زۆران کە چێژ لەم زمانە وەرەگرن دیارە ئەمە بەڕاستی بۆ سەلیقە و دەستڕەنگی ئەوانیش ئەگەڕێتەوە یان هەموو ئەوانەی کە هەموو ئەو کەسانەی کە بە جۆرێک لە جۆرەکان بەشداریەکیان هەبوو لە گەیاندنی تێکستەکانە بە زمانی ئەڵمانی وایە ڕاست زۆر ڕاست هەردوو وەرجێڕ کاک ڕاوێژ و کاک پێشەوە دوو جهودی گەورەیان کردو بەڕاستی وە دوو وەرجێڕی زۆر باشن هەردووشیان و ئاستی زمانی ئەڵمانیەکەیان ئاستێکی زۆر بەرزە بەڵام بێ لەگەڵەوەشە بڵین کە هێشتا بازاڕی کتێبی ئەڵمانی و زمانی ئەڵمانی داوای بەرزتر و بەرزتر و بەرزترەکە لە ئاستی تەرجەمە شتێک کە ئەبێ زۆر ئاماژەی پێبین و خوێنەری کوردە ببیزانەوەی کە وەرجێڕان لێرە پرۆسەیەکە لە ڕاستیە زۆر کەم ڕێزی لێ ژیرێت ئەنی ئەگەر تەماشا بکەی کاک سیرۆن بۆ نمونە لە عالەمی ئینگلیزیە لە ساڵ 3 ئەو کتێبانەی کە بڵاوەکرێنەوە کتێبی وەرجێڕاون و وەرجێڕەکان هەم پارێکی زۆر کەم وەرەگرن هەم زۆر جار ناویان نانووسرێ لەسەر کتێبەکان زۆر جار ئەو ئیشە گەورەی کەیکەن وەکو پێویست هەڵناسەنجێنرێەوە هەموو باشێکە ئەجێڕێتەوە بۆ نووسەرەکان یا بۆ دارنەشرەکە بە شێوک لە شێوەکان یعنی وەرجێر تا ئەندازەیەک بوونەوەرێکی غەدر لێکراوە لە خۆراوە و ئەمە هەر بۆ حاڵەتی وەرجێڕانە نییە کە لە زمانی کوردی و عەرەبی و زمانە شەرقیەکانەوە بەڵکو بۆ نشرەکە کە هەتا لە ئینگلیزی و فەرەنسی و ئیسپانیەوە تەرجەماکەن یا لە چینیەوە تەرجەماکەن یا لە یابانیەوە تەرجەماکەن ینی من متەرجمم بینیەوە کە لە چینیەوە تەرجەماکەەوەی شکل باشترین وەرجێڕەکانی چینی لە بۆ زمانی ئەڵمانی بەڵام حاڵێکی ژیانی زۆر خراپی هەیە لەبەرەوەی گەرچی بەردەوام تەرجەماکە گەرچی شاکارە ئەدەبێ گەورەکانی چین تەرجەماکە لەگەڵەوە شەمە بە شێوە ناکە کە بتوانێت پێی بژیە ئەمە چێشێکی ڕاستەقینەیە گەورەیە لە خۆراوە بەڵام ئەو دیوەی تری کە سیرۆن کە جەنابەت ئاماژەت پێدا کە زمانی تێکستەکانەکە لێرە تا ئەندازێکی زۆر سەرنجڕاکێش بوو بە خوێنەری ئەڵمانی خۆتەسانی من لە سەرەتا بە شێعر دەستم پێ کردووەوە و پاشخانە شێعریە کاریگەرێکی ڕاستە و خۆشی لەسەر زمانی نووسینی و نەسر و پەخشانی من هەیە تا ئەندازەیەکی زۆر و زمانی شێعری هەرەوە نییە کە ئێمە لە ڕێگایەوە وەسفی دار و درەخت بکەین وەسفی سروش بکەین بەڵکو زمانێکە لە ڕێگایەوە چینە ناو قوڵایی ئینسانە چینە ناو دیوە تاریکەکەیەوە چینە و شتۆنانەوە کە بە زمانی ئاسایی وەسف ناکرێت زمانی شاعری ئەو لەحزەی جیابوونەوەیە کە لە زمانی ئاسایی لەبەرەوە ساتێکی زۆر گرنگە لە ناو مێژووی هەموو زمانێکە هەر زمانێک نەتوانێت لە ڕێگەی زمانی شاعریەوانێ و بگەشە بەڕەهەندە شاعریەکەی ناو زمانی خۆینەیە هەمیشە لە چوارچێوەیەکی بەرتەسکی تعبیر و دەربڕی ئەمێنێتەوانێ گەشەکردن بە زمانی شاعری واتە گەشەکردن بە واقع چونچێ لە ڕێگەی زمانی شاعریەوە تۆ لەو ئاستا نامێنیتەوە کە واقع خۆیت پیشانەیە بەڵکو واقع گەورەترە بینیت فراوانترە بینی دنیا فراوانترەکەیت لە ناو کۆمەڵگەکانی ئێمە کە پڕە لە ستراکتوری تاریک پڕە لە پێکهاتی نەبینرا و پڕ لە کونجوکەلێن کە مرۆڤ بە چاوی ئاسایی نایان بینێت و لە ڕێگەی زمانی ئاساییەوە ناتوانێت وەسفیان بکە و ئەو زمانە ڕۆژانە واقعیە ناتوانێت ئەم شوێنە تاریکانە ڕووناک بکاتەوانێ بەبێ زمانی شاعری زۆر ئەستەمە بگەینە ئەو جێگە تاریکانە بگەینە ئەو کونجە تاریکانە بۆیە زمانی شاعری تەنیا زمانێکی نییە بۆ ئەدەبیات بەڵکو ئەگەر تەماشای بکەیت لە ناوەڕۆکە زمانێکی سیاسیە چونچێ تۆ لە ڕێگەی زمانی شاعریەوە
تا ئەندازێکی زۆر لەو شوێنەوە دەست پێکەیتەوە کە واقع گەیشتوێتی و هەموو ئەگەرانی کە واقع لە جێگایەکە پێشکەشەکانی فراوانتریەکەیت و گەورەتریەکەیت و سنووری بینینت بۆ هەموو ئەگەرەکانی ناو ئەو دنیای کە تیاژنی گەورەترێک بێت و ئاسۆکانت کراوەتە دەبێت لێرەوە زمانی شاعری ڕەهەندێکی سیاسی هەیە و هەرەوە نییە کە تەنیا تۆ ئەدەبێک بنووسیت شاعری بێ زمانەکەی جوان بێنە لە هەمان کاتە دنیایەکی تر دروستەکەی لەسەر و دنیایی کە هەیە و ئەوەی کە تیا ژیاویت بە شێوەیەکی فراوانتر و گەورەتر ئەگەرەکانی ناخ نەبینیت. کاک بەختیاجانەگە زۆر بە کورتیش بێ کۆتایی ئەم بەشە دەمەوێت باسی ئەوە بکەین دیارە هەر لەو چوارچێوەیە کە ئەمێنینەوە کە لە کاتی کۆڕەکانە هەمیشە مەسافەیەک هەیە بوارێک هەیە بۆ باسی سیاسی خەڵکەکە واز نایەنن بە باسی ڕۆمان و ئەدەب و هونەرەوە ڕۆژهەڵات نووسەرێکی کورد هاتووە کورد چیانەوێ کوردیانەوێت جیا بنەوە لە عێراق بە تایبەتی ئێستا بابەتەکە بابەتی ڕۆژە ئەگەر جیابنەوە بۆ جیابنەوە کورد ڕێفەراندۆمەکەن بۆ ئەیکەن چیان ئەوێ چیان ناوێ یەکێک لەو بەسەرهاتانە کە لە ماڵی لە خانەی ئەدەبیاتی شاری کۆڵن ڕوویدا دەمەوێت بەوە کۆتایی ئەم کۆتایی بم بەشە بێنی. خۆ دەزانی ئەو کاتێک کە من لەو زنجیرە کۆڕانەمە کرد لێرە لە ئەوروپا سەر وەختی ڕێفراندۆم بوو لە کاچویتە هەر شوێنێک باسی ڕێفراندۆم بووە و لە زۆر شوێنە و پرسیارەکرا کە بۆ چوونی من لەسەر ڕێفراندۆم چییەوە چۆن ئەو دیاردەیە بینیتوانەوە لەبەرەوە پرسیارێک بوو کە ڕۆژانە بەریەکەوتیتەوە بوو وەڵام بیتوانێ لە ڕاستیە بۆ من وەکووە بوو من عێراق ئێستا شەروایە بینم وەکو سێ نەخۆشی بینم سێ نەخۆش کە هەریەکەیان دنیایەک دەرد و عیلەت و ڤایرۆس و میکرۆبی لەگەڵ لە ناو جەستەی خۆیان وەرگرتووە هەم سێ نەخۆش هەرسێکیان لە یەک ژوورانە نییە بەڵام لە ناکاوێکی چیانەوێ بەتەنیا بمرێت ژوورێ جیا بکاتەوانێ و ئەم نەخۆش ئەگەر بەتەنیا بمرێ لە ژوورەکەی ترا بمرێ لەگەڵ نەخۆشەکانی ترانیە بە هەمان دەرد و بە هەمان عیلەت و بە هەمان کێشەکانیەوە بە ئەمرێت بۆ من پرۆسی ڕێفراندۆم پرۆسەیەکی تا ئەندازێکی زۆر تراژید و کۆمیدی بوو ئێستاش زیاتر ئەو دیوی دەرەکەوێت تەماشاکی مەسەڵەن میلەتێک چەندین فرسەتی بۆ هەڵەکەوێت بۆ ئەوەی نێ لە ڕاستیە ڕێفراندۆم پێشتر بکات سربەخۆی خۆی ڕابگەێنی هەموو ئەو هەلانە زۆر بە شێوەیەکی سادە و ناسیاسیانە لە دەستەیە ساڵی 1990 ئێمەمانتوانی لە عێراق جیابی بینەوانێ دنیا هەموو لە پشتی کورد بوو و سەدام حوسێن لە دۆخێکا بوو کە تا ئەندازەیەکی زۆر بێزراو لە هەموو دنیا لاواز و خۆی توانای بەرگریکردنی نەبوو لە هێزەکانی خۆی لە کوردستانە و تورکیا لە دۆخێکی زۆر خراپە بوو وڵاتێکی تا ئەندازەیەک لاواز لە ڕووی ئابووری و پەش و بڵاو لە ڕووی سیاسیەوە و دوشمنەکانی کورد هەموو لە دۆخی لاوازیا بوون بەڵام سەیرەکەی سەرکردەکانی کوردڕایان کرد بۆ بەغاو ئەم لاولای سەدام حوسێنیان ماچ کرد لە ساڵی 2003 ئەکرانیە ئێمە هەنگاو بنین بۆ سەر بەخۆی و ئەم شتانەوە جوڵانەوەیە کە بوو بە ناوی جوڵانەوەی ڕێفراندۆم لەو کاتازانی کە ئەسڵەن کەس هەر بایەخیشی پێنایەوە بە تایبەتی حیزبە سیاسیەکان پرسیانە پشتگوێ لە 2003 سوپای عێراقی ڕووخا بوو نەمابوو دەوڵەتی عێراقی نەمابوو نیە پەیوەندی تورکیا و غەرب باش نەبوو و ئەمریکا سوور بوو لەسەرەوەی لەوسەر ناوچە بمێنێتەوانێ تا ئەندازێک ئەگەر بڵیت هەلومەرجی سربەخۆی زۆر زۆر لەبارتر بوو بۆ ئەوانە ساڵی کە لە کاتی دروستبوونی داعشا دیوارێک لە بینی ئێمە و بەغا دروست بوو هەمان شێوە ئەگەر بە تۆ بە دوای دروستکردنی دەوڵەتا بوویتە ئەوەش فرسەتێکی مێژووی گەورە بوو بەڵام تو هەموو ئەم فرسەتە مێژوویانت لە دەستزاوە 30 ساڵە خەڵگەکەی بە دوشمنی وای لە یەکێ ڕقی لە کوردبوونی خۆی بێت لە هەموم حاڵەتانە اینجا تۆ یەیت داوای ڕێفراندۆمەکەیت بێگومان بۆ من بۆکو کوردێک نەک لە ڕووی ناسیۆنالیستیەوە من قەت ناسیۆنالیستیانە بیرم نەکردوێتەوانێ بەڵکو لە ڕووی منطقیەوە تەماشا بکەیت دەوڵەتی کوردی تاکە ئەگەرە بۆ بەمەزراندنی دیموکراسیەت لە خۆرهەڵاتی ناوەڕاستە چونچێ تاوەکو دەوڵەتی کوردی دروست نەبێت بێگومان واتە ناسیۆنالیزمی عەرەبی و تورکی و فارسی زاڵن و باڵادەستن و ئەمانە ڕێگری سەرچین لە بەردەم ئازادی ئینسانی کورداوە تا ناسیۆنالیزمیش زاڵ بێت لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە واتە دیموکراسیەت بەرقەرار نابێ ئەمە واتە نەبوونی کیانێک بۆ کورد باتە نەبوونی دیموکراسیەت بۆ خۆرهەڵات ئەمە دیۆ منطقەکەیەتی بەڵام چۆن ئایا
تۆ لە لەحظەیەکە هاتووی داوای دەوڵەت دەکەی بە بەڕای من کە خودی دەوڵەتەکان لە خۆر هەڵاتە بەرەو تەفەک و گەڕۆنەجێ نییە بۆ نمونەی ئێران بێنینەوە ئەو خەتانی کە سەر خەریتەی بینین ئێستا هیچی لە ڕاستیە نەماوەن وجودی نییە تەنیا خەتی وهمین لەسەر خەریتە هەن لەسەر نەخشە هەن بەڵام لە ڕووی ئەرزی واقعەکە بوونی نییە ئێستا سنووری ئێران لە ڕاستیە لەسەر دەریای سپیناوە ڕاستە تورکیا سنووری نیە ئەسڵەن بۆ شوێنێکی بووە ئەتوانێت داخڵ بێ داخلی کوردستانە بێ لە سووریا و داخلی کوردستانە بێ لە بەشی ئێمە لە باشوورەوانەیە لە هەموو شوێنێکەوانی دەوڵەتێکە وەکو خودی دەوڵەتەکان مەسە دەوڵەتی سووری تەفەکوکی تەواوی کردو شتێک نێمەوە ناوی دەوڵەت بێ لە سووریا ئایا لە عێراقا عێراق وڵاتێکە هەموو سنوورەکانی کراونەتەوە هەموو کەس لە هەر لایەکەوە بێتوانێت بێتە ناوی شوێنێکی تەواو کراوەیە و ئەو سنوورانی کە بەحساب بینی عێراق و ئێرانە هەیە بینی عێراق و تورکیایە بینی عێراق و سووریایە خەتی وامین هیچی وجودی نییە زانی لە ڕاستیە یا دەوڵەتێکی وەکو لوبنان کاکە شارێکی وەکو بەیروت سێ حکوومەتی تایە نییە کە هەرێکەی بیای تۆ لە ساعتێکە هاتی باسی دەوڵەتەکەی کە لە خۆر هەڵاتە دەوڵەتەکان هەموو تەفەکوگەکە ناتوانانی دەوڵەت دروست بکەی لە لەحظەیەکە دەوڵەت خۆی بەرەو هەموو کیانەکان بەرەو هەڵوەشانەوە چن و دۆخێگەژی خۆرهەڵات کات دۆخێکە تەواو ناڕوونە دۆخێکە تەواو هەموو ئەو خەتە وەرەقە سیاسیانە هەمووی تیا تێکەڵاو بووە ناتوانین بانی هەستی لە خۆ بڵێ وەڵام من ڕیفراندۆمەکە جاگەرەوە ئاسان بووە یە کوردو 100 ساڵ لەمەوە پێش دەوڵەتی دروستەکەدا بۆیە سوالەکە بۆ منەوەیە تۆ نەخۆشێکیت یا بە هەموو دەردەکانتەوە بە هەموو ئەگە بڕیاری لە ژوورێکە بمری یا لەگەڵ نەخۆشەکانی ترا بمریت لە ڕاستیە جیاوازێکی زۆر ڕادیکالی نییە بۆ من جیاوازێکی زۆر گەورەی نییە بۆ من چونچە لە بنەڕەتە ئەم پرۆسەیە نەبەستۆتەوە بە پرۆسەیەکی گەورەترەوە کە پرۆسی دیموکراتیزەکردن و نوێکردنەوە و تازەکردنەوەی عەقڵیەت و تۆ هێشتا وەکو 100 ساڵ لەمەوە پێشبیر لە هەموو دیاردەکانەکەیتەوە تۆ هێشتا تعریفێکت نییە بۆ نەتەوە تۆ هێشتا تعریفت نییە بۆ دەوڵەت تۆ تا ئێستا هیچ بەرنامەیەکی سیاسی ڕوون و ئاشکرات نییە لەسەر هەموو کێشە گەورانی کە لە خۆر هەڵاتە هەن لەگەڵەوەشە تەنیا و شەی دەوڵەت بەس نییە بۆی تۆ قەنەعەت بە من بکەیت مەش پرۆزێکی جدی هەیە کاک بەختیار سپاس بۆ چوونەکانت لێرە کۆتایی بم بەشە دێنین پاشان دەچینەوە سەر بەشەکانی ترمان سپاس و هەربژین سپاس بۆیە